ئەو کاتتان باش. لە ئەڵلقەیەکی تری چیرۆکەکانی دادگا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە باسی چیرۆک و بەسەرهاتێکی تری ناو هۆڵەکانی دادگاتان بۆ دەکەین. مەبەستمان لەو چیرۆکانە جێڕانەوەی چیرۆکان تەنیا ئەوە نییە کە چیرۆکێک بجێڕینەوە، بەڵکو لە بۆ ئەوەی ئەو چیرۆکانە ببنە پند و ئامۆژگاری و بتوانین وانەیان لێوەرگرین لە ژیانی ڕۆژانەمان. ئەو ڕۆژە باسی کێشەیە یاخود چیرۆکەکی سیر دەکەین کە لە بەردەمی خۆمان بۆ لە دادگا بە ناونیشانی ئەو دزەی بووە زاوای خاوەن ماڵ. شەوێکی زستان بوو، دنیا سارد و سەر بوو. حاجی لە ژووری خۆی نووسە بوو لەگەڵ گوێبیستنی ترپەیەکی گەورە لە خەو ڕابوو. هەرچەندە خەوی زۆر قورس بوو حاجی، بەڵام بەخەبەر هات. هەستی خۆی ڕاگرت دواتر بە ئەسپایی بەرەو بەیتونە و سەربانی ماڵێ چوو. لەو کاتەدا خێزانەکەشی بەخەبەر هات و کوڕە گەورەکەشی. هەر سێکیان بەرەو بەیتونەی ماڵەکەی چوون، بینیان دەرگای بەیتونەی کراوەتەوە. کوڕە گەورەکەی هاتە نهۆمی خوارێ، نهۆمی یەکەم واتە نهۆمی زەوینە کە ژووری خوشکەکەی و ئەوانی تر لەوێن دەربوون. دەرگای ژووری خوشکەکەی کردەوە، گومانێکی لا دروست بوو، دیتی خوشکەکەی لە خەوێکی قوڵدایە و پڕخۆڕیتی و بەتانیەکەی لە خۆی لولدایە. حاجی و کوڕەکەی دەستیاندا دارماسیحە و بەرەو سەربان چوون بە ئەسپایی دەشترسان لەوەی کە ئەو کەسەی لەسەرەوەیە یاخود ئەوانەی لەسەرەوە بن چەکدار بن یان زەبرێکیان لێ بدەن. دوای ئەوەی گەیشتنە سەربان، تارماییەکە بەرەو پشت تانچیەکانی ئاو کە لە سەربان بوو خزی. یەکسەر هێرشیان کردە سەری و تاریک بوو شوێنەکە، کارەبانە بوو. بەلایتەکانی دەستیان محاولەیان کرد بزانن چێە. گەنجێک بوو، گەنجێکی پۆشتە، هیچ بە دزان نەدەچوو. گەنجەکەیان دەرهێنا و دارکاریان کرد. دارکاریان کرد و گەنجەکە هیچ قسەی نەدەکرد. لێیاندا لە گەنجەکەیاندا زۆریان لێدا، جلەکانی دڕا، سەعاتەکەی لە دەست بڕ بۆ پسا. یعنی وەزعێکی زۆر خراپیان بەسەر هێنا. وتیان ئەتو چ دەکەی لێرە؟ گەنجەکەش وتیە من هاتیمە کۆتری بدزم. حاجی زۆر پێسەیر بوو، گوت کا ئێمە کۆترمان هەیە، دوایە بەو نیوەشەوە و کۆتر دزین؟ گەنجەکە گوتی ئەمن هیوایەتمە کۆتر بەخێو دەکەم و لێرانە. گوتیان بە چێن دەرداهاتی؟ گوتی بەو هەیکەلە چۆلەی پژماڵی خۆتان کە تەواو نەکرایە پێشتر بێرە تێپەڕیم و سەیرم کرد چەند کۆترێکی چاک لەسەر دیوارەکەین گۆ بوون، منش هاتم بیدزم. ئەوە بۆ ئەو گەنجەیان گرت و ئاگاداری پۆلیسی نەهێشتنی تاوانیان کرد و بەو شەوە مەفرەزەیەکی پۆلیس هاتن گەنجەکەیان دەستگیر کرد و ڕاپێچیان کرد لە بۆ لێکۆڵینەوە. لەوێن دەریش لە کاتی لێکۆڵینەوە بەردەوام بوو. گەنجەکە هیچ قسەی نەدەکرد، بەڵام لیان پرسی تۆ خەریک چ بووی بۆ چێ ئەو ماڵەی؟ گوتی لە بۆ دزی چوویمە. تیان چ کارەی ئەتوو؟ گوتی من قوتابی خوێندنگای یاخود پەیمانگای فڵانم، ناوی پەیمانگایەکی هێنا. گوتی لە ساڵی دووەمم خەریکم تەواوی دەکەم. تیان باشە تۆ کە قوتابی و بۆ دزی دەکەی؟ گوتی حەزم لە کۆترە، لەبەرەوە چوویمە سەربانەکە ویستم کۆتر بدزم. تیان ماڵی حاجی کۆتریان نییە. تی با دوێنێکە بەوێ تێپەڕیمە جۆتە کۆترێشی لە سەربان بوو، کۆتری زۆر چاک بوون. لەبەرەوە ویستم بێم ئەو شۆ فکرم کردەوە، پیلانم دانا چۆن بێمە سەربانی و ئەوە بوو خۆم هاویشتە سەربانەکەیان نەمزانی
دیواری سەربانەکەیان هەندە بەرزە تەپەی دێتن و حاجی بە خەبەر دێتن. ماوەیەک لە دوای ئەوەی لێکۆڵینەوەی لەگەڵ کرا و گفتاری وەرگیرا، هەر بەو شەوە بەرەبەری بەیانی پۆلیسەکانی نەهێشتنی تاوان پەڕاوێکیان بۆ دروست کرد و دۆسیەکەیان لە بۆ بەردەمی دادوەری ئێشەگر برد لە یەکێک لە گەڕەکەکانی شاری هەولێر. لە دەرگای ماڵی دادوەری ئێشەگریاندا دادوەری ئێشەگر ئەو شەوە نەنووست بوو، چووکە چەندان کێشەی تریش هات بۆ بەردەستی و لە ماڵێ خەریک بوو بڕیاری لەسەردا بوو. یەکسەر لەسەر دیواری ماڵەکەی خۆیڕا دۆسیەکەی لە پۆلیسەکان وەرگرت و بە چاوێکی خەواڵوو چۆ ماڵێ لە ژوورێ چەند دەقەیەکی پێچوو بڕیاری گرتنی تۆمەتبارەکەیدا و دۆسیەکەشی بخرێتە بەردەم دادوەری لێکۆڵینەوەی تایبەتمەند. لەبۆ بەیانی دۆسیەکەیان خستە بەردەمی دادوەری لێکۆڵینەوەی تایبەتمەند. دادگا بڕیاریدا بە پێ مادەی ئەو سەرەتا دادوەری ئێشەگر بە پێ مادەی 240 کە مادەیەکی وایە مخالفەی تعلیمات و ئەوامر و ئەو شتانە وەک مادەیەک جۆکەری لێ هاتیە. دادوەرەکانی ئێشەگر بە تایبەتی هەر کەسێکی بێتە بەردەمیان بەو مادەیە بڕیاری گرتنی دەدەن. ئەوە بوو دادوەری تایبەتمەند لە دادگا بڕیاریدا مادەی تاوان کاتە 443 لەسەر 31 واتە دزیکردن بە شەو و مادەی 31کەش ئەوەیە کە تەواوی نەکردێت، دزیەکەی نەکردیە. لەبەر ئەوە بەو مادەیە گیرا و بڕیاری کردداری کەشف دەلالە واتە پشکنین بە ڕێنمایی تۆمەتبار و بە سەرپەرشتی یەکێک لە لێکۆڵەرەوە دادیەکان بکرێ لە بۆ شوێنی مەبەست بزانن چۆن دزیەکەی کردیە یان چۆن هەوڵی دزینەکەیدایە. ئەوە بوو لێکۆڵەرەوەی دادی دوای چەند ڕۆژێک تۆمەتباریان برد بۆ شوێنەکە. تۆمەتبار سەری داگرت بوو، پێی ناخۆش بوو کە خەڵکە بینن لە کۆڵانێ، چونکە ماڵی وان دەرکەوت کە چەند کۆڵانێک لەولاترە خەڵکەکە لەوانە بوو بیناسن. کە چوون لە شوێنەکە گوتی ئەلێرە کۆترم بینیە و وا بووە ویستیتم دزیەکە بکەم. پاش ئەوەی پێشینەی تاوانی تۆمەتبار وەرگیرا ماوەیەکی پێچوو ئەو گەنجە هەروە لە گرتوخانە گیراوە، پێشینەی تاوانەکەی هاتەوە هیچ تاوانی پێشتری نەکردیە و دادوەری لێکۆڵینەوە بڕیاریدا پرسیار لە پەیمانگەکەی بکرێتن لە گفتاری چەند ڕەفیقێکی وەربگیرێ بزانن ئایا ئەو کەسە تۆمەتبارە کەسێکی ڕەوشت چۆنە پاش ئەوەی کە زانی پێشینەی تاوانی نییە. چونکە ئەو جۆرە تاوانانە کە بچنە سەربانی ماڵی خەڵکی حتمەن پێشتر ئەو کەسەی ئەو جۆرە دزیانە دەکاتن چەند دزیەکی وردەی کردیە، حتمەن لەوانەیە پێشینەی تاوانیشی هەبیتن. بۆیە کە گفتاری ڕەفیقەکانی وەرگیرا، ڕەفیقەکانی هەموو داکۆچیان لێ دەکرد، تیان ئەو گەنجە کوڕێکی زۆر بە ئەخلاقا، ئینسانێکی ملتەزیمە، ئینسانێکی ڕێکوپێکە، قەت نەمازانیە هەوەس و ئارەزووی کۆتر بە خێوکردنی شێبیت. هەنی پێمان سەیرە کە دەڵێ هەوڵی کۆتر دزینم دایە و هەروەها ڕاگری کۆلیز و مامۆستایەکانیش ئەوانیش هەمان گفتاریان گوتیان کەسێکی ڕەوش بەرزە، قەت ڕۆژێک لە ڕۆژان نەمازانیە ئەو گەنجە ینی کەسێکی بەدڕەوشت بیا خود دەستی پاک نەبیان ئەوە بیتن. لەبەرەوە بابەتەکە کە خەریک بوو بەرەو دادگا بنێردرێت و دادگای تایبەتمەند کە دادگای تاوانە تا دادگایی تۆمەتبارەکە بکرێتن و لەوانە بوو سزایەکی زۆر قورسیش لە بۆ بەسەر پێندرێت، چونکە ئەوە هەوڵدانی دزیکردنە بەلای کەمی لە 5-6 ساڵ لەوانە بوو بگیرابە. بۆیە دادوەر پێی باش بوو دووبارە گفتاری تۆمەتبارەکە وەربژێت و پاشکۆی گفتاری وەربژێ و لەسەر
ینی قەناعەتی بە گفتارەکانی پێشتری نەبوو کە گوتی من لە بۆ دزی چوومە و لە بۆ کۆتر دزین چوومە. کە هات لە دادگا ئامادە بوو ئەو ڕێکارانە نزیکەی دوومانجێکی خایاند. ئەو گەنجەش هەر لە ژوورێ کە هێنایان ئەو جارە لە دادگا ئامادە بوو. دادوەر پێی وتی ئەتوو ڕاستی ڕووداوەکانمان لە بۆ باسکە، تی ئەوەی لە بەردەم تا ئەوە ڕاستیەکەیە، تی ئاخرەت و سزا دەدرێ ئەگە لە بۆ دادگات بنێرین سزا دەدرێ. ئایا دەزانی عاقبەتی ئەو کارەی کردیتە چییە؟ دواتر پرسیتمان لە خوڕەوشتی تومان پرسیە، لە بنەماڵی تومان پرسیە، لەوانەمان پرسیە، نەمانزانیە. ینی هەموو هێمایەکان و گفتاری خەڵکەکە هەموو دەڵێن ئێوە کەسی چاکن. ینی لەو کاتە گەنجەکە دەستی بە گریان کرد و وتی جەنابی دادوەر ناوێرم قسەی ڕاستت بۆ بکەم. ئەگەر دڵنیاییم دەدێ کە قسەکانم تەنیا بینی من و تۆ دەبیتن و کەسی تر نایزانی، ئەو کاتە بەڕاستی قسەکان بۆ دەکەم. دادوەر دڵنیای کردەوە، گوتی هەر شتێک لێرە دەگوترێ تەنیا ئێمە پێی دەزانین، ڕاستیەکانمانە بۆ باسکە. گەنجەکە گوتی جەنابی دادوەر حاجی کچێکی هەیە. ئەو کچە لە منداڵیەوە حاجی ینی بەرەبابی وانە کچی خۆیان نادەنە بێگانن. لەسەر لا بێشکەوە یاخود لەسەر لانچێڕە ئەو کچە دانرایە لە بۆ ئامۆزایەکی خۆی. ئامۆزایەکەشی کەسێکی بەدایم سەرخۆش، خوێندنی تەواو نەکردیە، شەڕانجێز، هەردەم سەر بە جێسەڵ. بۆیە ئەو کچە من دەمناسی بە حکمی ئەوەی بەیەکەوە لە مەعهەد بووین یاخود لە پایمانگا بووین، ئەو لە بەشێک بووم، منیش لە بەشێشتر بووم. زۆربەی جار بکە بە پێیان دەگەڕاینەوە لە ڕێگایە تووشی دەبووم و ئەوە بوو پەیوەندێکی خۆشەویستی لە نێوانمان دروست بوو. ئەو حاڵی خۆی لە بۆ من باس کرد کە بەتەمانە بیدەنە ئامۆزایەکەی و بەڕاستی ئەمنیش زۆرم پێ ناخۆش بوو. لە ماڵەوەش کە سوکاری من پێیان دەگوتم پێمان خۆشە ئەتوکە کوڕی گەورەی ئێمەی و باری داراییمان باشە و لە هیچمان کەم نییە و ژنێک بینی. ئەمنیش بەڕاستی ئەو کچی حاجی و هەروەها حاجی بەخۆشی کە سوکاریشی کەسانی ناسراون من دەیان ناسم و دەزانم چۆن و ڕەفتار و ئەخلاقی ئەو کچەم زۆر بەدڵ بوو. بۆیە هەوڵم دا ویستم بچمە پێش لە بۆ خوازبێنی کچەکە پێگوتم بێشی بێفائیدەیە، باوکم ناهێڵی ئەمن دەبۆ ئەو ئامۆزایە منە بم لە بۆ کەسی تر بم. لەبەر ئەوە منیش خۆت دەزانی جەنابی دادوەر هیچ ڕێگایەکم نەما. لەو ڕۆژانەش سیر دەکەم زۆربەی خەڵک دەستە هەندەران، منیش خۆم ئامادە کردیە لەگەڵ کچەکە بڕیارماندا بوو ئەو شۆ بچم یەکتر ببینین دانیشین. ئەو گوتی باوکم خەوی زۆر گرانە، هەست پێ ناکە، دەرگای بێتونە لۆ دەکەمەوە، وەرە دانیشە و بەیەکەوە قسە دەکەین و چۆن پلانێک دانین تا بچینە هەندەران وەچێ و خەڵکی. باوکم و کەس و کارم بێخینە بەردەم ئەمری واقع. ئەو کاتە ئێمە دەگەینە هەندەران و هەروەها من لێت ناشارمەوە جەنابی دادوەر قاچاقچیەکیش دەناسم کە بە گرنتی خەڵک دەگەیەنێتە ئەڵمانیا. نیازمان وا بوو بچینە وێندەر، هەندە خزممان هەیە لە ئەڵمانیا و لەوێن دەربەیەکەوە بژین و هەتا دواتر هەوڵ بدەین ئەو کێشە چارەسەر بکەین. ئەوە بوو ئەو شەوە لەسەر بانی من گیرام و حەقیقەتەکەش ئەوەیە پێم خۆشە ئەو قسانم نەنووسیەوە، با حکم بم لەوەی باشترە ئەو کچە نەوەک دەکوژرێ لەوانەیە کە سوکارەکەی دەیکوژن. خۆشم ڕەنگە ژیانم بکەوتە مەترسی لە سجن بم باشترە لەوەی کە بکوژرێم.
وەکە سوکاری خۆشم نازانن حەقیقەتەکە چۆنە هەستیان پێدەکرد من پەیوەندیم لەگەڵ ئافرەتێک هەبیتن یان لەگە کچێک هەبیتن. بۆیە ڕجال لێ دەکەم ئەوەیە حەقیقەتەکە و تەنیا لە بۆ ئەوەی وجدانت ئاسوودەبی. دادوەرکە گوێ لەو قسانە بوو نەیزانی چ بکە. وتی باشە کوڕم تۆ بڕۆوە جارێ بەرت نادەین ناکرێت بەربی بیوە کەفالەت دەکرێت بەرت بدەین بەڵام مەترسی لەسەر ژیانت هەیە بۆ پاراستنی ژیانی تۆ دەبی لە ژوورێبی. دادگا بڕیاریدا ئەو کەسانەی لەو خێزانەکەن بەو شێوە یعنی بۆ پەردەپۆشکردنی وەرگرتنی گفتاری کچەکە چونکە ئەگەر یەکسەر دادگا بڕیاریدا بە بیگوت بە ئەو کچە ئامادە بکەن لەوانەیە گومان لە لای باوکو برای دروست ببە بیان گوت بە سەبەب چییە خاستن کە دەرگای بەیتونەکەش کرا بەەوە برایەکەی گومانێکی لەلا دروست ببوو. بۆیە دادگا بڕیاریدا گوتی ئەو کەسەی لەو ماڵە بووینە ئەو شەوەی ئەوی خەوتبی و نەخەوتبی دەبی هەموو بێن گفتاریان وەرجێ. لە گفتاری پاشکۆی گفتاری حاجی وەرگیرە حاجی گوتی ئەم بەردەوام چووکەوە هاتیتە ماڵی من و کاتی خۆشی قنینە غازێکمان لێ دزرا دەمەوێ حولی لەگە بدەم بزان قنینە غازەکەش کاتی خۆی ئەو نەیدزیە و بە هیچ شێوەیەک لێ خۆش نەبم هەرچەندە زانیتم کە کوڕی چێ و باوکی پیاوێکی چاکە شارەزایمە هەرچەندە نایناسم لە نزیکەوە بەڵام دەڵێن کەسێکی زۆر ڕێکپێکە. دوای حاجی گفتاری کچەکە ماوەرگرت. کچەکە هاتە پێش لێمان پرسی تۆ خەریک چ بووی چۆن بوو؟ گوتی من خەوتبووم لە ژووری خۆم و ئاگام لە هیچ نەبووە و درەنگ منیان بە خەبەر هینا و لێمان پرسی ئایا ئەو کوڕە دەناسی؟ هیچ قسەی نەکرد. پرسیارەکەمان دووبارە کردەوە ئایا ئەو کوڕە دەناسی؟ دیسان چ قسەی نەکرد. جاری سێم پێمان گوت با پێت بڵین لە گفتاری خۆی چی گوتیە و تۆش دڵنیابە ئەگەر هەر نهێنیەک هەبیتن لە دادگا ناچیتە دەرێ کەس و کاریش نازانن. ئەوە بوو گفتاری کوڕەکەمان لە بۆی خوێندەوە کە وتی پەیوەندی سۆزداریم لەگەڵی هەبوو و ئەنی یەکترمان خۆش ویستێ و دوور بە دوور جار و بار قسەمان کردێکە لە ڕێگایە هاتینەوە و ئەو کاتی کە باسی دەکەم مۆبایل و شتیوانە بوو تا بتوان پەیوەندی بەو شێوەی ئێستا هەبیتن. ئەوە بوو کە گفتارەکەمان لە بۆی خوێندەوە کچەکەش دەستی بە گریان کرد و گوتی وەڵڵاهی ئەو قسانەی کردیتی هەموو ڕاستە من ئامادەمە ئەگەر بشکوژرێم ڕاستیەکان باز بکەم چونکە ئەو کوڕە لەبەر خۆشەویستی من وای بەسەر خۆیێنە ئێستا لە زندانی کەوتیە دز نییە بە دز دەرچوو حەیای چوو لە ناو کە سوکاریشی لە ناو ڕەفیقەکانی و کە دەڵێ من لە بۆ دزی هاتیمە. دادگا داوای کرد ئافرەتەکە بچتە دەرێ و پێیگوت ئەو قسانەی لای ئێمە کردن لای کەس باسی مەکە هەتا بتوانین چارەسەرێک بۆ کێشەکەتان بکەین. بانجی دایکەکەمان کرد لەگەڵ دایکەکە قسەمان کرد دێمان پرسی ئایا ئەو کچە وتی وەڵڵاهی جارێک هاتیتەوە گوتی گەنجێک هەیە لە پەیمانگە لەگەڵ ئێمە لە بەشێکی ترە ماڵیشی لەو نزیکانەیە زۆر زار لە ڕێگا دێتن سەیرم دەکان نیگا دەگۆڕینەوە ئەو شتانە و منیش پێم گوتێک کچم بە خۆت دەزانی تۆ لە بۆ ئەو ئامۆزایە خراپەت دانراوی کە ئامۆزایەکی خراپی هەیە بەڵام چ بکەم دەسەڵاتی حاجیم نییە ناکرێ ئەتوو هەوڵ بدەی شوو بە کەسێشتر بکەی لەبەرەوە واز لەو بیرۆکانە بینە. دادگا تێگەیاند کە حەقیقەتی وەزعەکە چۆنەوە ئەو کوڕە لە بۆ ئەوە نەهاتێ و هەروە ئەوانە بەتەما بووینە دانیشن پلانێک دانێن بۆ ڕۆیشتن کە لە ناو کوردەوە هاری خۆمان پێ دەڵێن بە دوو کەوتن تمان ئەو کاتی حیاتان دەچوو ئێستاش دەکرێت چارەسەری ئەو کێشە بکرێت لە ڕێگای تۆ بە دایکەکەمان گوت. دایکەکە گوت چی بکەم؟ تمان
خۆت بە هەر شێوەیەک بی لە بۆ حاجی بارز بکە لەو کاتانەی کە حاجی لێت نزیکە ئەو کاتی زانیت ئارامە باسی وەزعەکە بکە بڵێ باشترین شت ئەوەیە کە ئەمە ئەو کچە بەشوو بدەین بەس نەیدەینە ئەو برازایەت تۆ بزانە لە نێوچەوانی ئەو برازایەت کە ئەو قەولت دایتێ تی ئاخر ئەگەر وا بڵێم حاجی دەڵێتن لە ناو خێزان و بنەماڵەی ئێمە نییە ئەمە کەس بدەینە کەسانی بێگانە بە تایبەتی کەسێک کە دەڵێ لۆ دزی هاتیمە و لەو کاتە گاسی برایە کەشمان کرد برایە گەورەکەی لەبەرەوەی دەرسوی کۆلیز بوو دادگا هەستی پێکرد کە کەسێکە ئاسۆی و فراوانترە یعنی خاستن پاش ئەوەی کە زانیمان خۆی کەسێکی بێگانەی هێناوە کە لە عەشیرەتی خۆیان نییە دایک و باوکیش پێیان خۆش نەبووە کە ئەو کەسە بێنیتن لەو ڕێگایەوە دادگا محاولەی لەگەڵ کرد و برایەکەش بە ناچاری یاخود گوتی ناچارم ئەوە باشترین ڕێگایە باوکم ڕازی بکەین بێ لێی خۆش بیتن بڵێ لە ڕای خوای لێ خۆش دەبم و بە مەرجێک ئەو کوڕە پاژماوەیەکی تر پاش چەند مانجێک یان ساڵێشتر کە تەخەڕوجیان کرد بێت داخوازی خوشکەکەمان ئێمەش هەوڵ دەدەین ئەو کاتی باوکم ڕازیکەین ئەوە بوو پاش مانجێکی تر یعنی 3 مانگ زیاتر ئەو گەنجە گیرە حاجی هات گوتی من باوک و کە سوکاری هاتینە لە ڕاهی خوا مادام هیچی نەدزیە مادام باوچێکی وایە مادام فلان ڕیش سپی و فلان شێخ و مەلایەن هێنایە بۆ ڕجایە ئەمن لێ خۆش دەبم لەو گەنجە خۆش دەبم هەموو کەسێک وەک مامۆستا گوتی قابلە کە غەڵەت بکە و باشترین ئەو کەسانێک کە هەڵەیان کردیە ئەوانە کە پەشیمانن لە هەڵەکانیان و تۆبە دەکەن هیوادارم بانجی کەنە من 2-3 قسەی پێ دەڵێم دادگا بڕیاریدا گەنجەکە ئامادە بکرێتن و حاجیش بێتەوە حاجی هات گوتی لە ڕاهی خوای لێت خۆش دەم بەس کوڕم وەرە ئەتوو تۆبەی بکە جارێک ترشتیوانەکەی و ئەتوو ئینسانێکی بابەچوات هەیە کەسێکی وات هەیە و ئەو فلان شێخ هاتیە و فلان مەلا هاتیە و ئەو هاتیە من لە ڕای خوای لێت خۆش دەم و لەو کاتە گەنجەکە پڕیدایە دەستی حاجی ماچکا و گوتی مام حاجی من مەمنونی تۆم کە لێم خۆش دەبی دادگا بڕیاریدا مادەی تاوان لەبەرەوەی کە 443 لەسەر 31 مادەیەکە مافی گشتی تێدایە ناکرێتن دابخرێتن مادەکە کرا 428 و قبول و سڵح کرا و پاش ماوەیەک پاشتر زانیمان حاجی کچەکەشی دایتە گەنجەکە و بەم جۆرە چی ڕۆژی ئەو جارەمان کۆتایی هات زۆر سپاس